يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زور بريس وتاري أم جمعيمان لخزمة جنابتان بسران وبنراني وتاركدا لجرنا ونشاني جيان خوشا. ناونشانی وتارەکەم لە ناوی کتێبی کابرایەکی ئەمریکی وەرگرت. پیاوێکی ئەمریکی تەمەنی 90 ساڵ بووە. ئەم پیرەمێردە 90 ساڵە 90 ساڵی تەمەنی بە نەخوێندەواری بەسەر برد. داخ و حەسرەتێک هەمیشە لە دڵیا بوو کە ڕۆژگارێک ڕەش و سپی خوێندنی لە یەکجیا نەکردەوە، بەڵام ناومێد نەبوو. دوای 90 ساڵ لە تەمەن بردنە سەر بە نەخوێندەواری و نەناسینی یەک پیتێک، کوڕی هەبوو، کچی هەبوو، کوڕەزا و کچەزای هەبوو. یەکێ لە کچەزاکانی منداڵێکیش زۆر ژیر و عاقڵ بوو. ئەو کچەزایەی باپیرەی زۆر خۆش دەویست، ئەم پیرەمێردە 90 ساڵەی زۆر خۆش دەویست کە لە مەکتەب و قوتابخانە دەگەڕایەوە، دەهاتە لای باپیرەوەدا دەنیشت و وانەکانی دەنووسیەوە. دەیگو باپیرە ئەوە چ؟ دەیگو بەخوا کچم نازانم، وەڵڵا ڕۆڵە نازانم. وتی باپیرە بۆ فێرن نەکەم. وەڵڵا وتی شتێکی خراپ نییە. دەستی کرد لە ڕێی ئەم کچەزایەوە، ئەم منداڵە بچکۆلەوە. باپیرەی 90 ساڵ خۆی فێری پیتەکان کرد. پیتەکان فێر بوو، پیتەکانی بەسەر یەک خستن و بوونە وشە و دێڕ. سەرنجام مامەپیرەی 90 ساڵ لە دوای 90 ساڵ نەخوێندەواری لە ڕێی ئەو منداڵە و پچکۆلەی کچەزایەوە فێری خوێندەوارێکی زۆر باش بوو. فێری نووسین بوو، فێری خوێندنەوە بوو. هەر بەوەندە ئیکتیفای نەکرد بزانێ بنووسێ و بخوێنێتەوە. بیری کردەوە من خوای گەورە تەمەنێکی زۆری پێبەخشیوم، نزیکی سەدەیەک، 90 ساڵ تەمەن. چەند ڕئیس جمهوری ئەو وڵاتەم بەڕێ کرد، چەند حاکم ڕۆیش، چەند زروف هات، چەند گرانی و هەرزانی ئەمریکان بینی، بۆ نەینووسمەوە. هات تەواوی ژیانی خۆی و بیرەوەریەکانی خۆی لە تەواوی 90 ساڵدا، یعنی لە 2-3-4 ساڵەوە کە دنیای بینیوە و لە بیر بووە، هەمووی نووسیەوە. ناونیشانی کتێبەکەی ناوت ناچی، ناوی نەنا مەینەتیەکانی ژیان، ناوی نەنا هەوراز و نشێوی ژیان، ناوی نەنا سەختیەکانی ڕێ بە پێچەوانەوە، ناوی نا ژیان خۆشە. ناوی نا ژیان خۆشە. ناونیشانی وتاری ئەمە ناونیشانی ئەو پیرەمێردەیە، ئەو کتێبەیە کە لە دوای 90 ساڵ لە خوێندەواری نووسرا. نووسی ژیان خۆشە، هەرچەند ناڕەحەتیشم زۆر بینی و بەڵام ژیان هەر خۆشە. ئەو کتێبە چاپ کرا، بڵاو کرایەوە، 1 ملیۆن نوسخەی لێفرۆشرا. ئەو پیاوە بوو بە ملیۆنەرێک. ئەوەندەی قازانجی ئەو کتێبە بۆ گەڕایەوە، لە ئاخری تەمەنیدا بوو بە ملیۆنەر بە قازانجی کتێبەکەی. بەڵێ خۆشەویستان، ژیان خۆشە، هەرچەند ناڕەحەتیشی تێدا بێ. بەمەرجێک وەکو ئەو پیرەمێردە بە گەشببینیەوە لێ بڕوانی. ژیان بۆ کام مرۆڤ خۆشە؟ هەموو ئەو ئینسانانی کە لەسەر زەویدان 3 جۆرن. بە پێی زانستی کۆمەڵناسی پۆلیان دەکرێن بۆ 3 جۆر. 3 جۆر مرۆڤمان هەیە، هەرچەند لە شکڵا هەمومان بەنی ئادەمین، بەڵام یەک کەسیان لەزەت لە ژیان دەکا و ژیانی خۆشە. دوانەکانی تر ئەگە بەڕواڵەتی ژیانیان خۆش بێ، لە ناخی خۆیاندا و لە عاقیبەتە ئەزانن کە بەژمەینەتن. جۆری یەکەم لە مرۆڤەکان ئینسانانێکی وەکو جەنابتان فریشتە ئاسان. ئینسانن، بەڵام لە ڕەوشتا فریشتەن، مەلایکەتن. سەیرێکی خۆت بکە، ئەگەر ئەو سیفەتانە تێدایە سوپاسی پەروەردگاری لێ بکە و لەسەر بکە و لێی زیاد کە. ئەگەر کەم و کوڕێکت هەیە لە یەکیاندا، کامڵی کە. ئەم سیانەیان پاکە،
ئەوانەی فریشتە ئاسان مرۆڤانێکن ئینسانانێکن سێ شتیان پاکە لەکەدار نییە دەستیان پاکە داوێنیان پاکە زمانیان پاکە سێ ڕەوشتی زۆر بەرزیان هەیە ڕوویان خۆشە دایمە ئینسانانێکی ڕووخۆشن زمانیان شیرینە سیفەتی سێمیان لە هەر کوێیەک بن ئاوەدانی دەکەنەوە ئینسانی وا هەیە مۆزەفێکە لە هەر دایرەیەکە بێ ئەو دایرە ئاوەدانە ئەو ڕۆژێ ئەو لەوێنە بێت دڵی دایرەکە خامۆشە ئینسانانێکی وەکو جەنابتان لە خوشکان و لە برایان دەچنە مەجلیسێکەوە یەکسە ئەو مەجلیسە ئاوەدانی تێدەکەوێت ئەچێتە شوێنێکەوە ئاژاوە هەیە سڵح ڕوو دەدا ئەچێتە شوێنێکەوە هەژارێک هەیە دەوڵەمەندی دەکا یعنی وەکو باران وایە لە هەر شوێنێک بێ ئیلا سوودێک دەگەیەنێت جوانی دەکا سبحان الله ئەو فریشتە ئاسانە بە چاوی خۆت ڕۆژانە دەبینی ئینسانی وایە ئاوە دەچێتە مەجلیسێکەوە خەمگینە مەجلیسی پرسە و تەعزیە ئەوە نە قسەی خۆشە خەڵکەکە هەموو دڵخۆش دەبێت خاوەنی پرسەڵی کەسی لێ نەمردووە ئەوانە فریشتە ئاسان پاکە دەرونیان لە سێ شت حەسوودی بە کەس نابن دڵیان گەردەگرێ وەکو هەر مرۆڤێک لە خەڵک تووڕە دەبن بەڵام قین لە دڵ نین بغز ناخۆنەوە لە ناو ناخیاندا پەنگی پێ ناخۆنەوە زۆش تووڕە دەبن بەڵام دوای کە ئاش بوونەوە لاپەڕی سپی هەڵدەدەنەوە تەکەبور لە ناخیاندانیە خۆیان دەناسن چی لە ناو سکیاندایە قەت تەکەبور بەسەر خەڵکا لێ نادەن هەرچی هەبێ دەڵێن فەزلی خۆیە بەسەرمانەوە ئەم جۆرە فریشتە ئاسایانە وەڵڵاهی هەژار بن نەخۆش بن دەربەدەر بن لە گرتوخانە بن لە هەر شوێنێک بن دڵیان خۆشە ژیان بۆ ئەوانە خۆشە جۆری دووەم مرۆڤانێکن دوو لە ڕووی جەنابتان ئاژەڵ ئاسان سێ شتیان تێدا نییە هەر کەسێ سێ شتی نەبێ ئاژەڵ ئاسا دەژیا بێ ئامانجن بێ ئومێدن بێ پرۆژەن لە ژیاندا هەدەف و هیوایەتێک کە هەیەیان بێت تەنها دوو شتە تێرکردنی دەم و داوێن ئەویش بە حرامی و بە حەڵاڵی لای ئەوان گرنگ نییە گرنگەوەی لەزەتێکی کاتی وەرگرن هەم دەمیان هەم داوێنیان تێرکەن ئیتر چۆنی تێر دەکەن سنوورێک لە لای ئەوان نییە گڵۆپی سوور دەبەزێنن ئەوانە ئاژەڵ ئاسان چەند چرکەیەک لەزەت وەردەگرن بەڵام تەواوی ژیانیان لە عیقابان ژیان بۆ ئەوانە خۆش نییە جۆری سێیەم شەیطان ئاسان ئیبلیس حەساوەتەوە ئەوانە نوێنەرەکانی لەسەر ئەم زەویەدا بەناو خەڵکا دێن و دەچن هەر کەسێ سێ سیفەتی تێدا بێ پەنا بەخوای گەورە بزانە شەیطانێکت بە چاوی خۆت بینیوە هەر کەسێ خەریکی ناوزڕاندنی خەڵک بێ جا سەیری فەیسبوک کە سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کە سەیری هەڵەکانی ئەنتەرنێت کە سەیری تیڤیەکان کە هەر کەسێک خەریکی ناوزڕاندنی خەڵک بێ خەریکی ئابڕووبردنی خەڵک بێ خەریکی ئەوە بێ بوختان بۆ خەڵک دروستکە کابرا پەنا بەخوا کەوتۆتە هەڵەیەکەوە ئافرەتێک کوڕێک کچێک تەلەبەیەکی زانکۆ ئەم لێی لە تەپڵ دەدا و دنیای لێ تێدەگەیەنێ 1001 باڵی بۆ دروست دەکا هەر کەسێک ڕۆژانە ئیشی ناوزڕاندنی خەڵک بێ ئەوە شەیطان ئاسایە لە بەرگی مرۆڤدا پەنا بەخوا دووەمیان هەر کەسێک حەز بە خۆشی خەڵک نەکا ئینسانی وا هەیە لە بەرگی مرۆڤدایە شکڵ و شێوەیەک و من و تۆ وایە بەڵام قەت خۆشحاڵ نییە یەک کەس تووشی خێر ببێ دایمە کە دەبیستێ فڵان کەس منداڵەکەی لە مەکتەب دەرچۆن دڵی ناڕەحەت دەبێ فڵان کەس سیارەکەی سەلامەتە دڵی ناڕەحەت دەبێ فڵان کەس خانووی خۆیەتی دڵی ناڕەحەت دەبێ قەت بە خۆشحاڵی کەس وڵات ئاوەدانە حکومەت ڕێک و پێکە ئەم هەر پێی ناخۆشە بە هەموو شتێکی جوان قەڵسە وەکو قالۆچە بەس حەزی لە بۆنی ڕیخ و تەپاڵەیە ئەوانە شەیطان ئاسان قەت بە خۆشحاڵی خەڵک فەرەحی بە دڵیاندا نایە بە پێچەوانەوە بە ناڕەحەتی خەڵک زەردەخەنەیان دێ سێەم شت قسەهێنان و بردن و دروستکردنی فیتنە دوو کەس عیبیان نییە دوو حیزب عیبیان نییە دوو لایەن عیبیان نییە ئەم دەیهێنێت لە بینیاندا دێ و دەچێت قسەهێن و قسەبەر فیتنە دروستکرد لە لای ئەم قسەیەک لای ئەو قسەیەک دوو ڕوو بۆ هیچیشیان باری نییە ئەوە شەیطان ئاسایە پەنا بەخوا ئەو شەیطان ئاسایانە بەردەوامی خوا لە عەزابدان بە حساب خەڵکی عەزاب دەدەن بەڵام پێش هەموو خەڵک خۆیان ماڵوێرانن بۆیە لە سێ مرۆڤ دوانیان ناڕەحەتن یەکیان خۆشحاڵە بۆیە دەبینی پەنا بەخوا لەسەر زەویدا کەم خەڵک دەبینی بڵێ ژیان خۆشە ئەو پیاوە فریشتە ئاسا ژیادینی هەرچیەکە بۆیە وتی ژیان خۆشە دوای 90 ساڵ لە تەمەن کتێبەکەی ناونە ژیان خۆشە ژیان بۆ تۆی بەڕێزی ئەهلی مزگەوت
ئەگەر لەمانەی نوێژ و عیبادەتەکانت حاڵی بی دەست و زمانت پاکە لەخوا بەزیا بێت دەروونت پاکت کردوتەوە لە ڕخۆقین و حەسادەت و بەخالەت و بغز لە غەیبەت و بوختان و لە کەدارکردنی خەڵک بۆ تۆ فریشتە ئاسا دەژی بەخوا هەرچیەک بێ ژیانت خۆشە بەڵام دوو جۆرەکەی تر لە سێ مرۆڤ دوانیان ژیانیان لا ناڕەحەتە خەریکی خەتای خۆیانە خەتای بارودۆخەکانیش نییە پیاوێک هەیە بیرمەندێکی گەورەی ئێرانیە ناوی دکتۆر عەلی شەریعەتیە دکتۆر عەلی شەریعەتی کە کاتی خۆی ساڵ و نیوێک لە زیندانەکانی ڕژێمی شای پێشوودا بووە لەسەر نووسینەکانی لەسەرەوەی بیرمەندێکی گەورە بوو خەڵکی سەردەمی خۆی حکومەتیش لە قسەکانی باشتیانە دەگەیشت ئەشکەنجە و ئازادرا لە زیندانە پەیامەکانی بڵاو دەکردەوە ڕئیسی ئێستای ئێران ڕابەری ئێران عەلی خامنەیی هاوزیندانی ئەو بووە ئەو کە بەربووە توانە بێسەر و شوێن بۆ توێتی نا من ئەزانم ساغ و سەلامەتەوە لە زیندانی فڵان شوێندایە ئێستا ئەو ژوورەی دکتۆر عەلی شەریعەتی کاتی خۆی تێیدا زیندان بووە مۆزەخانەیە لە تاران خەڵک ڕۆژانە لە هەموو وڵاتانە دەچن سەیری دەکەن ڕسمی جەلادەکانیش دروست کراوە ڕسمی ئەو کەسانی کە عەزابی خەڵکیان داوە ئێستا بوونە مەتحەف بوونە مێژوو ئەو ژوورەی دکتۆر عەلی شەریعەتی تیا زیندانی کراوە و ئەشکەنجە و ئازادراوە ڕۆژانە خەڵکی وەکو بەڕێستان دەچێت لە شاری تارانی پایتەختی ئێرانە دەیبینێ دکتۆر عەلی شەریعەتی ئەڵێ ژیان جوانە خۆشە بە مەرجێک پێنج شتی تێدا بێ هەر حکومەتێک هەر وڵاتێک هەر گەل و میلەتێک هەر تاکێک هەر خێزانێک ئەم پێنجەی تێدا بێ دڵنیا بن بەڕێزان ژیان خۆش دەبێ یەکەم نان یعنی هەر نانی ڕووتی مەبەز نییە کەەوە قوتە و لەسەر چاومانە یعنی بژێوی ژیان یعنی موچەیەکی باش یعنی هەلی کار لە وڵاتەکەتا هەبێ یعنی ئیشەکە بێ بە حەڵاڵی پێوەی خەریک بی و ڕۆژانە بێکار بە شەقامەکاندا نەسۆڕێیتەوە چاول لە ماڵی خەڵکەوە نەبێ کە چوویتەوە بتوانیت چەند زەرفێک خۆراکی ڕێک و پێک بۆ منداڵەکانت بەریتەوە ئێوارە دەستت خاڵی نەبێ پۆشتە و پەرداخ و ڕێک و پێک و حیا و حرمەت لە خانوویە کا پارێزراو بێ هەر ڕۆژە لە دەرگای خەڵکێک نەبی ئەمە نانە بوونی نان بەختەوەریە نان خەڵاتی خوایە دەنکە گەنمێک دەنکە دانەوێڵەیەک کاتێک کە پەروەردگار بە ئەمری خۆی لەژێر ئەو زەویە تاریکەیە هەڵی دەسوڕێنێ دەنکێ گەنم ڕوحیتیان نییە بەڵام خوای گەورە هەڵی دەسوڕێنێ بەوەی ڕەگەکەی بچێتە لای خوارەوە لەژێر خاکی تاریکە چروزەکەی بۆ سەرەوە بێ ئاوە حەتۆ کە چاندوتە نازانی چۆن کەوتووە خوا ڕاستی دەکاتەوە یەک بە یەکیان بە ملیۆنەها و ملیارەها گڕخۆڵکەی ناردووە گڵ دەخوا لەژێر زەویدا هاو کرمانە دەبینی کە زەوی دەشێڵدرێ ئەو زەویە فشەڵ دەکات لە دەمیەوە گڵ دەخوا لە دواوە مادەی کیمیایی فڕێداتە خاکەکەوە بۆیە دروست نییە ئەگە بەلای زەویەکە ڕۆیشتی گڵخۆڵکەیەک کوژی چونکە خوا لەبەر خاتی ئەو دەنکە گەنمە دروستی کردو بۆی نام بدا بە تۆ هەوری بۆ دێنێ دەیکا بە بارانی ڕەحمەت و بەسەریا دەبارێنێ بەهاری بۆ دێنێ وردە وردە گەرمای بەتین و کوشندەی هاوین بۆی ئەو دەنکە گەنمە جوان پێ بگا نانێکی حەڵاڵ پێشکەش بەو خەڵکە بکرێ و قوتەکەت دابین بێ ئەی ماڵوێران ئەو کەسەی پەنا بەخوا دەبێتە هۆی کەوتنەوەی ئاگرێک و سووتاندنی گوڵەگەنمێ کە قوتی خەڵکە ئەی ماڵوێران ئەو کەسەیە جینۆسایدی مرۆڤ چەند قەدەغە و تاوانە ئاوا لەوە کەسە تاوانبارتر کە خەڵک دەکوژێ ئەو کەسەیە جگەرەکەی فڕێدەدا و بە بێموبالاتی بە چەندین دۆنم جوتیارەکانمان زەرەدمەندەکە ئەوە هی ئەو جوتیارە نییە ئەوە نانی من و تۆیە ئەوە نانی هەموو مرۆڤەکانی سەرزەویە کە تۆ دەیسووتێنی بێژگە لەو هەموو زیندەوەری کە قەتڵ و عامت کردو و بە ئاگر سووتاندوتە ئەبێ زۆر وریابی بەدەستی تۆ پریشکە ئاگر نەکەوێتەوە بە پێچەوانەوە زۆر بەختەوەرن زۆر سەربەرز و جێگەی عیزەت و ڕێزن ئەو برایانەی ئاگر کوژێنەوە کە ڕوحی خۆیان دەکەنە مەترسیەوە پەلاماری ئاگری سوور دەدەن و دەیکوژێنەوە زیانەکان کەم دەکەنەوە یا ڕەبی خوابیان پارێزێ بۆیە بەڕێزان نان سەرچاوەی یەکەمی بەختەوەریە ژیان کاتێ خۆشە کە تۆ بژێویت دابین بێ دووەمیان ئازادی ئەبێ نان بە ئازادی بخورێ نەک نان بە کۆیلایەتی لە قورئانی پیرۆزدا ئازادی لە پێش نانیشەوە هاتووە وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مذغبة لقرآن دا آزادي لبيجنان ويا بۆیە ئەی مرۆڤ هەرگیز بۆ نان خۆت نەکەی بۆ کۆیلا چەند کەس بەداخەوە بۆ پارۆنانێک بۆ دەعوەتێک ملکەتی چەند ساڵی ئینسانێک دەبێ یەک پارۆنانی خواردووە
قەت ئەگەر زانیت کەسێ نانێکت دەداتێ و دەعوەتێکت دەکا بەڵام دەتکا بە کۆی لەو ژێر دەستەی خۆی دەبێ بە ئارزووی ئەو قسە بکەی بە حەیاتی ئەو نانە مەخۆ قەت بۆ نان و نەوس خۆت نەکەی بۆ کۆیلا ئازادی لە پێش نانی شەوەیە نان گرنگە بەڵام وەختێ خۆشە بە ئازادی بیخۆی بۆیە زۆر کەس لەت بەداخەوە لە پێناوی نان و بژێویدا خۆی دەکا بە کۆی لەو عەبدی خەڵک زۆر کەسیش هەیە بەخشندەیە بە بەخشندەیەکەی خەڵک دەکا بە کۆیلا ئەوەندەی منەت بەسەرا دەکا ئەوەندەی دێنێتە سەر تەلەڤیزۆن ئەوەندەی فرمێسک پێ هەڵدەڕێژێ کەسەکە ڕووی ناو کۆمەلگای نامێنێ کردت بە کۆیلا نانت دایە خانوت دایە تیماری نەخۆشیەکەت کرد بەڵام ئازادی لێسەندەوە بەداخەوە ئەو کەسانش هەن بەخشندن بەڵام بە بەخشینەکانیان خەڵک دەکەن بە کۆیلا کەسانێکی شەن بۆ پارۆنانێک خۆیان دەکەن بە کۆیلا لە هیچیان مەبەتەوە ئیسلام یعنی ئازادی خۆشەویستان لە هەر شوێنێک ئازادی هەبێ ئەو وڵاتە خۆشە ئەو جیهانە خۆشە ئەو شارە خۆشە ئیسلامی ئێمە یەکسانە بە ئازادی ئازادی لە بیر و باوەڕدا لا ئیکراهە فی الدین نابێت کەس بە زۆر مسلمان بکرێ نابێ بە پێی قانونی قورئان خەڵک لە ڕۆژی جومعەدا بە قەمچی بهێندرێ بۆ مزگەوت ئەوەی جومعەی نەکرد و نوێژی جومعەی نەکرد قەمچی لێ بدرێ بە پێچەوانەوە من هەمیشە لە خزمەتتاندا وتومە ئەبێ لە مزگەوتەکاندا شوێنێ قاعەیەک هەبێ بۆ ئەو کەسانی نوێژ ناکەن هەر مسلمان نین بێندانیشن بە ئیسراحەتی خۆیان دانیشن گوێ لە پەیامی ئیسلام بگرن دوای ئەوەی خوتبە تەواو بوو بە ئازادی بڕۆنە دەرەوە نوێژەکەشیان نەکەن کەسیش پێیان نەڵێ بۆ وات کرد و بۆ نوێژن نەکرد با ببیستێ ئەگە بەدڵی بوو وەریگرێ ئەگە بەدڵی نەبوو خوا دەفەرمێ بە زۆر کەس مسلمان ناکرێ ئیسلام دینی ئازادیە هەر کەسی عەقیدە و بیر و باوەڕ بە ئازادی وەرنەگرێ منداڵەکەت بە زۆری لێدان نوێژی پێ بکەی بەخوا دوایی دەبێتە دوژمنی دین منداڵەکەت بە زۆر قورئانی پێ بخوێنی ڕقی لە قورئان دەبێت پەنا بەخوای گەورە زۆرێک لەوانەی کە دواتر بوونە مارکسیز بوونە کۆمۆنیزم بوونە کەسانێکی مولحید و دژبەدین بە زۆر باوکەکانیان مەلا بوون دایان ناردنە بۆ کولەی شەریعە و مەحەدی ئیسلامی دەیگوت دەبێت تۆش بیبی بە مەلا ئەویش حەزی پێی نەبوو ئەوەندە بەڕقەوە پێیان خوێندن ئەم خوێندنە ئیسلامیە دواتر ناوی مەلا فڵان کەسی لەسەرە حتا بڵێ تا سەر ئێسقان دوژمنی ئیسلامە ناحەقی نییە چونکە لەژێر زەبرا خوێندی بەدڵی خۆی نەبوو بۆیە ئیسلامی ئێمە ئازادی دەبێت بۆ مرۆڤەکان لە ڕووی بیر و باوەڕەوە فەراهەم کە ئێمە بەس ئەوەندەمان لەسەرە خەڵکینە ئەمە دینی خوایە باشکراوە بەبێ کۆبوونەوەی نهێنی دینی خوا ئاوایە قورئان و سونەت ئەمە شەرحێکی پوخت و کورتێتی وەرت گرت بەختەوەری دنیا و قیامەت وەرن نەگر لە دنیادا کەس زۆری لەسەر نییە ئازادی لە هەڵبژاردننی هاوسەردا ژیانێک خۆشە کە تۆ ئازاد بی لەوەی کچێکە شوو بە چێ دەکە بەدڵی خۆی کوڕێکە چێ دێنێ مسلمانانی بەڕێستکاتان لێ دەکەم ئەهلی شارەکەم ئەهلی کوردستانەکەم من ڕۆژانە گرفتارم بەدەستی ئەو گەنجانەوە کە تەکلیفی ئەومان لێ دەکەن مامۆستای بەڕێز بەڵکو لەگەڵمانە بێ تەکلیف لە باوکم کەی نایڵە کچی فڵان کەس بێنم کە دڵخوازی خۆمە کچ هەیە بە حیا و بە شەرم ئێمە وەکو مامێک وەکو باوشێک تەماشا دەکە وەکو برا گەورەیەک تخوا تەکلیف لە باوک و دایکم کەی نامدەن بە کوڕی فڵان کەس بۆ بگاتە ئەو ڕادەیە لێگەڕێ بە ئازادی هەڵبژاردننی هەبێت تۆ بەس ڕێنوێنی بدەیە بەس تەنها ئاماژەی بدەیە بەس بەرچاوڕوونی کە ئەبێ مرۆڤەکان ئازاد بن لە هەڵبژاردننی هاوسەری ژیانیاندا بەڕێزم کوڕەکەت ناتوانێت خۆ چاکەت ناکڕێ بەڵام ئەم زستانە لەبەر خاتی تۆ باوکە قەمسەڵەکە لەبەر دەکەم بەهار فڕێی دەدەم لەبەر خاتی تۆ ئەم جوتە خوێندەرەی لە پێ دەکەم بادڵی تۆ نەشکێدایە گیان بەڵام دواتر لە پاییزا فڕێی دەدەم ئەمە ژیانە ئەمە خۆی لەگەڵ یادەژیان لێگەڕێ بە ئازاد بێ ئازادی لە هەڵبژاردننی هاوسەردا ئیتر کچی چێیە چی بیر و باوەڕێکی هەیە جل و بەرگەکەی چۆنە مهمەیە ئەم دوو کەسە بڕیاریاندا و هاوسەر و هاوژینی یەکتر بن یەکتریان خۆش دەوێت لێیان گەڕێ هەڵبژاردن لە شوێن ئازادی لە شوێنی نیشتەجێبووندا ئەبێ مرۆڤ ئازاد بێت لە شوێنی نیشتەجێبوو دەبێت لە فێربوونی زماندا ئازاد بێ هەموو زمانەکان زمانی ڕسمین ئەوانە ئینگلیزی بێ عەرەبی بێ فارسی بێ هەر زمانێک منداڵەکەت حەزی لێ بوو لێی گەڕێ با فێر بێ زمانی زانستە هەموو زمانەکان زمانی زانستن ئازادی لە ڕەخنەگرتن و نووسیندا ڕەخنەگرتنێکی بێنیادنەرانە نەخشکاندنی کەسایەتی خەڵک بە بەڵگەوە قسە بکەی لەسەر خەڵک و نووسین بێ ڕەخنە بێ لە دەسەڵات لە حکومات لە حیزب ئەبێ ئازاد بێ خەڵک دەمی مەگرە قەڵەمی مەگرە ئەینا دوای وەکو مەنجەڵی بخار دەتەقێتەوە پێتدا لێی گەڕێ با تەنفیسی هەبێ با ڕۆژنامەنووس ئازاد بێ با ئیعلامی ئازاد بێ بەڵام ئەویش خەڵک لەکەدار نەکا ئەویش سنووری حرمەتی مرۆڤەکان نەبەزێنێ ئازادی هەبێ لە حدودی ئازادیدا ڕەخنەگرتنێکی ئازادانە هەبێ
خەڵک بەڕەخنەگرتن بەخوا دەوڵەمەند دەبێ نەک بڕوخێ هەڵبژاردننی خواردنی حەڵاڵ ئێستا مسلمانمان هەیە بەداخەوە لەسەر مێزی نانخواردن نامخۆی پێ بەلایەوە بیدعایە لەوەش هات تەداخولی ژیانی خەڵک دەکا یعنی ئەڵێ بێت لە 100 دەعرس خۆی ئەبێ بە 350 بخۆی با بە پێغەمبەر سەڵسەڵەم کافری شەروان نانی خواردووە زمانی خۆی پێغەمبەر سەڵسەڵەم لە یابان بژایە بەو دوودارە نانی دەخوارد هەڵبژاردن لە حەڵاڵەکاندا ئارزووی مرۆڤەکان خۆیەتی هەڵبژاردننی خواردنی غەربی خواردنی ئێرانی تورکی کوردی عەرەبی بە ئارزووی خۆتە نابێ ئەمە بکەی بەدین لە خەڵک بڵێ حرامە لەفە بخۆی خوای گەورە فەرمووی عەرەق مەخۆ گۆشتی بەراز مەخۆ ئەوەی تری هەمووی حەڵاڵە بۆ تۆ لەسەر زەویدا خۆت حەزت لە چ جۆرێکە ئازادی ئەبێ ڕێز لەو شێفانە بژیرێت کە ئەنواع خواردنی وڵاتان دێنە وڵاتەکەمانەوە دەستیان خۆش بێ ئازادە مرۆڤ دەبێ ئازاد بێ ئازادی لە بەرگ و پۆشاک لەبەرکردنە زۆر کەس هەیە بە زەبر یعنی بە تووڕەبوون بەد و عاجزبوون حیجاب لەبەری کچەکەی دەکە هەڵەیە بەڕێ براکەم ها ئەوانەی لە ڕۆژهەڵاتەوە دێن من زۆریان دەناسم لە فارز نشینەکانەوە دێن چونکە لەوێ تەقریبەن بە زەختێک لەشکیان لەسەر کردوون دەگەنە ئەم بەر حدود و لەشکەکەیان فڕێ دەدەن بە زۆر نابێ مرۆڤ لەشکی لەسەر بکرێ بە زۆر نابێ کشەکەت پۆشتەکەی بەس ئامۆژگاری بەس لە منداڵیەوە بە قسەی خۆش بە نەرمونیانی بە تێگەیشتن بە نمونە هێنانەوە بڵێ ئەگەر مۆزێک توێ کڵەکەی بێک تۆز لەکەدار بێن نایخۆی ئەگەر ئافرەتێش هەتا بۆ پیاویش بەخوا جلوبەرگ جوانە خۆ نەکرد بۆ ئافرەت پیاویش بە جلوبەرگی ڕێک و پێک و پۆشتەوە جوانە ئەرە پیاوێک بەم جلانەوە جوانترە یان بە شۆرتێکەوە بچێتە بازار بە بێگومان لە پۆشتەکە جوانترە نمونەی بۆ بێنەوە ئەگەر قبوڵی نەکرد نابێت کەس بە زۆر جلوبەرگی بەسەرا فەڕز بکرێ ئازادی لە هەڵبژاردننی جلوبەرگیشا لە ئیسلامدا ڕەوایە بە قەناعەت پێکردن قەناعەتی نەکرد خۆی دەچێتەوە بەربارگای خوای گەورە تۆی دایک و باوکو و کەسوکار بەس ئامۆژگاری و گەیاندنی پەیامی خوات بە جوانی لەسەرە کەواتە ئازادی مەرجی دووەمی ژیانێکی خۆشبەختە بۆ هەر وڵاتێک و تاک و میلەتێک و خێزانێک ئەگە بڕوان بە ئازادی هەبێ سێەم شارستانیەت یعنی یاسا سەروەری یعنی ئازادی دادگا و حکم لە دەستی حیزب و حکومەت بێتە دەرەوە کەسێ تاوانێک دەکا کەس مافی ئەوەی نەبێ تەلەفۆن بۆ حاکم کا بڵێ جەنابی حاکمەوە خزمی منە ئەوە لە حیزبی منە ئەوە لە تاقمی منە ئازادیکە ئازادی بۆ هەموو مافپەروەران و یاساناسان و دادگاکان هەبێت کە حکمی دادگا بە یەکسانی بەسەر وڵاتیاندا بدەن لەبەر پرسێکەوە هەتا بێ کەسێک ئەو وڵاتە شارستانیەتە شارستانیەتی ئەوروپای ئەمڕۆ لەسەر ئەوە بەندە کابرا سەرۆک کۆمارە مافی لێپرسینەوەی هەیە ڕئیسی وزەرایە مافی لێپرسینەوەی هەیە کاتێ تۆمەتێکی دێتە پاڵ کەس نییە یعنی بیپارێزێ کوڕی گەورەترین سەرکردە لە وڵاتانی ئەوروپی تۆمەتبار بێ دادگا ملکەتی دەکابێتە بەرداربێ بۆیە ئەوە شارستانیەتە شارستانیەت لە هەر شوێنێکە هەبێ یعنی یاسا سەروەری نیشانەی بەختەوەری وڵاتە چوارەم ئیمان نانیشت هەبێ ئازادیش بی شارستانیەت و حکمی یاساش هەبێ یەک نوقسانی گەورە دەمێنێ ئەویش ئەوەیە ڕوحت پێویستی بە شتێکە ئەو ڕوحە بە ئیمان و خواناسی پڕ دەبێتەوە ئینسان ئەگە چ لە ژیانی خۆش بێ لەگەڵ خۆشەویستترین کەسیا بێ لە جوانترین خانوودا بێ باشترین پارە و پۆستی هەبێ یەک ترسی هەیە ئەڵە ڕۆژێ بەجێ دیاڵم ئیمان ئەو ترسەت دەڕەوێنێتەوە ئەڵێ ژیانت بە مردن کۆتایی پێ نایە مەترسە بەخوا قەبرەکەت و باخەکەی بەهەشتت لەم خانۆت خۆشترە ئیتر لە چیە ترسی هاوسەر و منداڵەکانت لەدەست نادەی هەروە بزانە سەفەرێکیان کردو دوای ماوەیەک بە یەک شاد دەبنەوە دواتر دابڕان نیە لە خۆشەویستانت ويا عزيزان إيمان ترسكان من دروينتوا ألا بذكر الله تطمئن القلوب تو دزاني هيزكي لبنهاتو هيك بشتيواني اللي دكا بلا تحدى كان جيان الله جوان دبي جيان الله خوش دبي بو إيمانش زوزو گرنگا أم چوارە شەب و پێویستیمان بە شتێکە ئەم چوارە پێویستیان بە شتێکی گەورەیە پێنجەم خاڵە کە بریتە لە خۆشەویستی چەند وشەیەکی شیرینە خۆشەویستی تاڵ شیرین دەکا گڵی وشک پاراو دەکا ئازار دەگۆڕێ بە خۆشی زیندان دەکا بە باخچەی گوڵ تووڕەیی دەکا بە نەرمونیانی خوای گەورەت خۆش بوێ خوایەکێ لە ناوە پیرۆزەکانی ئەلوەدود یعنی خۆشەویستی خوات ئەبێ خۆش بوێ کە خۆشە دویست هەر حەز دەکەی فەرمانەکانی جێبەجێ بکەی خۆشەویستی خوا یعنی عەقیدە لەسەر خۆشەویستی بێ پێغەمبەرت صلی الله علیه وسلم خۆش بوێ کە خۆشە دویست سنەتەکانی بە خۆشەویستیەوە جێبەجێ دەکەی چەند کەسمان هەبوو مامە حاجیە بەڕێزەکان بانگدەری مزگەوتەکانی کوردەواری گوندەکان
کاتێ بانگیان داوتێتی وأشهد أن محمدا رسول الله لە ئەشهد أن محمدا رسول الله دا لەبەر خۆی وتێتی باوک و دایک و ڕوحم بە قوربان بێ پێغەمبەری خوا. ئەو خۆشەویستیە لە ناخەوە بۆی کوڵاوە هەموو جارێ. ئێستا جەنابتان زۆربەی خەڵکی کوردستان کە دەڵێ محەممەد صلی الله علیه و سلم بە خۆشەویست ناوی دێنێ، بەڵێ ئەبێ پێغەمبەرمان خۆش بوێ، هەر پێشەواکەت خۆشن نەوێ ناتوانانی تەعیب بکەی. خۆشەویستی بۆ دایک و باوک نەبە منداڵ لەسەر بەرژەوەندی دایک و باوکی بێ بۆی خۆش دەوڵا پارەی دەداتێ، لەسەر محبەت و خۆشەویستی بۆ دایک و باوکە و لا دایک و باوکی خۆش بوێ. دایک و باوکیش منداڵی خۆش بوێ، خۆشەویستیەکی زۆر بەهێز. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تەزەوەجوا الودود ئەمجا الولود. ئافرەتێ بخوازە یەکەم خاڵی هەڵسەنگێنە بزانە چەند بڕوای بە خۆشەویستی هەیە. حیفە هەموو کەس دایک بێ منداڵی بێ، هیوایە منداڵی خۆی لەناو دەبا، داخی دەکا، ئەشکەنجەی دەدا، لە ماڵ دەری دەکا، دەیشکێنێ، کەسایەتی لە کەدار دەکا، لەبەر چاوی میوان قسەی پێ دەڵێ. ئەمە حیفە دایک بێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دەبێت دایک پڕ بێ لە خۆشەویستی، وەدود بێ، ئەمجا وەلود بێ، بۆی منداڵ هەست بکات لە باوەشی خۆشەویستیا پەروەردە بووە. چەند جوانە ئەو خۆشەویستیە بەهێزە لە بینی دایک و باوک و مناڵە هەبێ کە ئامێز بە یەکا دەکەن حەز بە ئەو پڕی مرتاحی بکەن. خۆشەویستی بۆ هاوسەر خوای گەورە لە بینی ژنومێردا فەرمووی مەوەدەم داناوە نەک مەحەبە. ژنومێر ئەگەر لەسەر بەردی ڕەق بخەون گرینگەوەی لە ئامێزی یەکتران، ئەگەر لە خۆشترین شوێن بن، ئەگەر لە یەک دوور بوون هەست بە ناڕەحەتی بکەن، ئاوا بە یەکەوە بژین. خۆشەویستی نیشتیمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو ئین ئوحودا جەبەل نحبه ويحبنا. ئەو شاخی ئوحودە نیشتیمانمانە، شاخێکە خۆشمان دەوێ و خۆشی دەوین. زۆر بەڕێز لەوە چ بڵێ جا من لەم کوردستانەیە چیم دەستکەوتووە، غەیری ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتی و گەندەڵی نەبێ. بەڵام خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نمونەی بە ئوحود هێنایەوە، ئوحود حەمزەی لێ شەهید بوو، پێغەمبەری خوا هەرگیز لە یادی نەدەکرد. ئوحود 70 سەحابەی پێغەمبەری خوای لێ شەهید بوو. ئوحود ئەو شوێنە بوو پێغەمبەری خوای تیا بریندار کرابوو، کەوتووە چاڵەوە، خوێن بە لاشایە هاتبوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر ئوحودمان خۆش دەوێ، هەر ئەویش ئێمەی خۆش دەوێ. نیشتیمان ئەگە ئازاریشمان تیا چەشت بێ، هەر دایکمانە، هەر ناوێت نەفرەتی لێ بکەین، هەر ئەبێ ڕێزی لێ بگرین. هەر وڵاتێک هاوڵاتیەکانی نیشتیمانیان خۆشویست وەڵڵاهی ژیان تێدا خۆش دەبێ. بەڵام تۆ ئەم شارەت خۆش نەوێ و تیا بژی وازانی لە زیندانای، ئەم شارە گەورە وازانی زیندانە کە پێت خۆش نەوێت تیا بژی. ئەم کوردستانە خۆشن نەوێ هەموو ساتێک بە تەمابی بەجێبێڵی وەڵاوەکو زیندانێک وایە، کوا ژیان خۆشی تیا دەمێنێ. نووسەرێکی بەریتانی هەیە ڕۆبەرت فیسک. ڕۆبەرت فیسک دەڵێ دەزانن بۆچی عەرەب ماڵەکانیان خاوێنە بەڵام شەقامەکانیان پیس و پەڵۆخە؟ هەر خۆی وەڵام دەداتەوە، دەڵێ لەبەرەوەی ماڵەکانیان بە موڵکی خۆیان دەزانن، بەڵام کەسێک لەوان سەر شەقامەکە بە موڵک و ماڵی خۆی نازانێ و خۆشی ناوێ. ئەزانین لە کوردستانە خەریکە ئەو قاعیدەیە بەسەر نەک عەرەبە بەسەر ئێمەی کوردیشا دەچەسبێ. چێ لە ئێمە تەوالێتی ماڵەکانی دوولەڕی جەنابتان حورمەتم هەیە، چێ WC و تەوالێتی ماڵەکانی ئەو پەڕی پاک و خاوێن نییە، پاک نییە، بۆن خۆش نییە، منەزەف نییە. بەڵام وەرە تەوالێتی مزگەوتەکان سەیرکە کە موڵکی گشتێڵ خاک و خاوێنن، وەرە بڕۆ بە نەخۆشخانەیەک بێزت دێ بچێت تەوالێتەکانیەوە، وەرە بڕۆ بۆ شوێنی خوێندن و ئەو پەڕی سەقافەت و پێشکەوتن کە زانکۆیە تەوالێتەکانی بێز نابچێ ناویەوە. کەواتە هەمومان ماڵەکانی خۆمان ئەو ژوورە بەی خۆمان دەزانین کە لە ماڵ هاتینە دەریا من نییە، بۆیە بە پاکخاوێنی نایپارێزین. یەک تۆزێک کابرا دڵی نایەت جگەرە لە ژوورەکەی خۆیدا بچێشێت، چێت لە حەوشەیە ئەڵێ باش ژوورەکە زەر نەبێ و پیس نەبێ و وەندووکەڵ نەبێ، بەڵام جگەرەکەی لەسەر جادە فڕێدەدا، بەڵام دەبە ئاوەکەی لەسەر جادە فڕێدا، کەواتە تۆ ئەوەن بە نیشتیمانی خۆت نەزانی. قسەی کابرای بەریتانی ڕاستە، ئیتر ئەو نیشتیمانە چک لێی لە دوژمن دەکەی بڵێ ناحەزانی کورد و کوردستان وایان لێ کردوم، کاتێک خۆت بەخۆش ناوێ. بۆیە خۆشەویستی بۆ نیشتیمانی زۆر گرنگە. هەر کەسێ نیشتیمانی خۆی خۆش بوێ ژیانی لەو وڵاتەدا خۆش دەوێ. عەرزم کردن تۆ ئەگەر لە هەولێرا بژی شارەکەت پێ خۆش نەبێ، هەموو ڕۆژە بۆ تۆ زیندانە، هەموو ڕۆژ تۆ لە زیندان دەی، چونکە حەزەکەی لێ ڕاکەی، دەی ژیانیش لە زیندانە خۆشە بەبێ گومان نەخێر. بۆیە خۆشەویستی زۆر گرنگە. خۆشەویستی یەکتری لە ماڵێکە لە بنەماڵەیەکە چەند جوانە خوشک و برا یەکتریان خۆش بوێ، برا و برا یەکتریان خۆش بوێ، خوشک و خوشک یەکتریان خۆش بوێ. ئێستا ئێمە ماڵەکانمان زۆربەی هەڵۆشاوە، بەخوا برا هەیە دەنگی لەگەڵ برادا نییە، خوشک هەیە حەز بە قازانجی خوشکەکەی ناکەوت، چاڵی بۆ هەڵدەکەنێ. چەند جار خوشکەکە بۆ نوشتەی لە خوشکەکەی کردو بۆی بەدبەختی کە بە تەڵاقدانیدا پەنا بەخوا. ژیان ئیتر چۆن خۆش دەوێ بۆ تۆ کە خۆشەویستی لە خێزانەکەتان نەبێ. کاتی خۆی کابرایەکی دووزمان و فیتنە بە محەممەدی کوڕی ئەبوو حەنیفەی وت
باوکت چۆن بەبێ حەسەن و حوسێنی برات تۆی خستۆتە تەنگ و چەڵەمەوە و هەموو تەهلوکەیەکی ژیانی بۆ تۆ دابین کردووە حەسەن و حوسێن لە پەنا خۆیان دانیشتون تۆ بۆ کارە سەختەکان دەنێرێ ئەها ئیوا هەیە فیتنەیە ئەچێ بە برایەک دەڵێ ئەو بۆ باوکت ئەوەی نەداوە بە تۆ ئەو بۆ باوکت ئەویشە سەختە بە تۆ دەکاو بە براکەتی ناکە بە خوشکەکەتی ناکە ئەها ئەو دوو زانانە ئەم پیاوە عاقڵ و ژیرە دەم کوتی ئەو پیاوە ناحەزەی کرد وتی برام گوێ بگرە دوو براکەم حەسەن و حوسێنی برام وەکو دوو چاوان بۆ باوکم دوو چاوی باوکم منیش دەستەکانی باوکم لەبەر ئەوە بە دەستەکانی باوکم چاوەکانی دەپارێزێ وتی بە دەستەکانی ئاوا دەکات چاوەکانی دەپارێزێ حەسەن و حوسێنی برام چاوەکانی باوکمن منیش هەردوو دەستی باوکمم بە دەستەکانی چاوەکانی دەپارێزێ برام هیچمان زیاد نین نەی پێش بەسەریەوە بچێت هەر ماڵە خۆشەویستی تێدا نەبێ هەر خێزانێ خۆشەویستی تێدا نەبێ ژیان تێیدا خۆش نابێت چەند دەوڵەمەند بی چەند سترەت تێر بێ چەند ئازادیت هەبێ بۆیە خۆشەویستی زۆر گەورەیە هەزار ڕەحمەت لە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس کە دەفەرمێ مرد ئەو کەسەیە دوو سیفەتی تێدا بێ کێ مەردە یەکەم نە ئازاری دۆستی بدا دووەم نە دڵی دوژمنی شاد بکە هەر کەسێک جا سەرکردەی وڵاتەکەمانە سیاسەتمەدارە ئەندام پارلەمانە سەرۆکی خێزانە براو خوشکە ژن و مێردە مەردی خوا ئەو کەسەی مامۆستای مودەڕیس دەفەرمێ نە دڵی دۆستەکەی ئازار دەدا نە دڵی دوژمنەکەشی خۆش دەکات والله ئێمە لەم کوردستاندا سەرکردەکانی وڵاتەکەم ڕۆژانە ئێوە دڵی دوژمن خۆش دەکەن دڵی یەکتر ئازار دەدەن دەمەرد بن بە پێچەوانەوە بن دڵی دۆستەکانتان ئازار مەدەن دڵی دوژمنانی کورد و کوردستان بە خۆتان خۆش مەکەن ژیان هەر چەندیش درێژ بێ خۆشەویستان هەر کوردە نالی مەلاخدری نالی شاعیری هەرە گەورەکەی کورد دەفەرمێ هەر چەندەکە عمری خەضر و جامی جەمد بوو چونکە ئەمەلت زۆرە چ عمرێکی کەمت بوو ئەگەر عمری نوحت هەبێ عمری خەضرت هەبێ عمری حیاتی ئەبەدیت هەبێ هەر کورتە چونکە ژیان زۆر ئومێدی تێدایە یعنی ئێستا تۆ چەندین پرۆژە و خەیاڵات و ئەوەندەت ئومێد زۆرە هەر چەندی عمرت درێژ بێ بەخوا هەر کورتە هەر یەقینیشت هەیە بەجێ دێڵی دەی بۆ ئەوەی ئەم ژیانە خۆشە لێ تێک نەچێ با تا لە دنیادا این ڕازاوەترین و شادترین ژیان بەسەر بین دوای مردنیشمان باشترین شوێنەوار بە کردارە جوانەکانمان لە دوای خۆمان بەجێ بێڵین چەند خۆشە بە سەربەرزی بژی بە نەمری بمری ئەم دێڕە حەق وایە هەمومان لەبەرمان بێ هەوڵ بدە بۆ ئەوەی ژیانت خۆش بێ بە سەربەرزی بژی بە نەمری بمرە زۆر کەس کە دەیخەنە قەبرەوە دەمرێ بە کتێبەکانی بە نووسینەکانی بە هەڵوێستە جوانەکانی بە مەردایەتی و قارەمانێتی و بەخشندەیی بە سڕینی فیلمێسکی هەژاران و هەتیوان هەر زیندووە لە دڵی میلەتەکەماندا هەر زیندووە 100 ساڵە 1000 ساڵە مردووە هەر زیندووە بە سەربەرزی بژە قەت کۆی نەمەبە کۆیلایەتی قبوڵ مەکە حەیفە بە نەمریش بمرە کە مردی باجێ پەنجەیەک لە دوای خۆت بەجێ هێشت بێ هەمووشمان پێمان دەکرێت خواگە بە دوعایەکی خێریش بێ وە کەسە چاکەکان هەوڵ بدەین با سەرەتای ژیان خۆش بێ وەسیەتم ئەوەیە بۆ خۆم و بۆ ئێوە ئەگەر هەد بوو منداڵەکانت لە سەرەتای ژیانە مەحروم مەکە لە خۆشیەکان زۆر کەسەیە هەڵە لە ژیان حاڵی بووە ئەڵێ کاکە سەرەتا دەست پێوە بگرە بە قونجاوی حتا لە دوای دایم بی جام مناڵێک ئەگە هەموو ژیانی بە ناڕەحەتی هیم بوو هیچی دەست نەکەوت وەڵی لە دوایدا پێویستی بە تۆ ناوێت بۆ خۆی گەورە دەبێت و کەسابەت دەکا هەوڵ بدە مناڵم لەگەڵ کە نەدەبێت دەسەڵان نییە خوا پێت دەبەخشی ئینشاءالله بەڵام ئەگەر هەد بوو سەرەتا هەوڵ بدە منداڵەکانت با لە خۆشیەکانی ژیان بێبەش نەبن والله بەس سەرەتای ژیان خۆشیەکەیەتی منداڵ ئەو خواردنەی لە مناڵیەوە ئێستاش تۆ لە بیرتە جاری وایە ساری مۆدیل هەرە بەرزت پێیە قەت تامی ئەو پاسکیلەی نییە کە کاتی خۆی باوکو دایکرد لە مناڵیا بۆیان کڕی ئەو پاسکیلە بە هەموو ئۆتۆمبیلەکانی دنیا ناگۆڕیتەوە لەزەتەکەی هەر ماوە تۆپێکی بچکۆلت بۆ کڕدراوە یاریەکت بۆ کڕدراوە میزڵدانێکت بۆ کڕدراوە یعنی ئێستاش خواردنێکت بۆ کڕدراوە تامەکەی هەر لە ژێردان تاماوە ئەڵێ بۆەوە ئەو ملە قۆتەی مریشکەی جاران چەند خۆش بوو ئەو هەموو خواردنەی مەطعام دەخۆم ئەو تامەی نییە هەوڵ بدە منداڵەکان خزمەتکە هەوڵ بدە لە سەرەتای ژیانی هاوسەریدا لە مانگی یەکەم لە ساڵی یەکەمدا خزمەتی خێزانەکەت بکە ژن خزمەتی مێردەکەی بکە ئەوە بناغەیەکە بەخواوەی تری هەر جوونەوەی ئەوانی ترە ئەو تامە ناڕوە مامۆستا قانع خورشیدی هاوڕێ و ئازیزمان لە کتێبی بۆ ئەوانەی وەک خۆ من لە بەرگی 3 لاپەڕەی 63دا
بە کۆپلە شعرێک زۆر جوان دەڵێ وان بڕوایە هەرچی خۆشی پاشتر هەیە جوینەوەی خۆشیەکەی یەکەمین جارە هەرچی سیمای ئازیزی دنیایە ئاوێنەیەشی پڕ لەکەی ڕوخساری بێخەوش و پەڵەی هەوڵ یارە داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ژیانمان خۆشکەی یا ربي خوا ژیانی دنیا و قیامەتمان بەختەوەرکەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار خوا دنیایەکی جوان لێ داوا دەکەین قیامەتێکی جوان لێ داوا دەکەین خوا لە سزای گۆڕ و لە سزای دۆزەخ بمان پارێزە یا ئەرحەم الراحمین هەموو ئەو کەسانی بەهۆی نەخۆشیەوە ژیانیان ناخۆش بووە یا ڕەبی خوا شیفای بەخێریان بۆ بنێرە خوایە ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێرە ئەوەی دڵبەخەمە خوا دڵی خۆشکە ئەوەی نەبوو نەداری و هەژاری ژیانی لێتاڵ کردووە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەوە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە کوردستانمان پارێزراوکە لەناو یەکتریدا خۆشەویستمان کە ئامین ئامین والحەمد لله رب العالمین الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون